پارتی دیموکراتی کوردستان چۆن دروست بوو؟ بۆچی مستەفا بارزانی دەیوت من سەرۆکی پارتی نیم؟ دۆخی ئێستای پارتی دوای 75 ساڵ لە چه ئاستێکدایە؟ لەگەڵ کۆتایی هاتنی جەنگی جیهانی دووەم و ئەو لێکەوتانەی دوای جەنگەکە دروست بوون، کورد یەکێک بوو لەو نەتەوانەی لە ئەنجامی ڕێکەوتنەکانی دوای جەنگەکان ناڕازی بوو. ئەرەمە ژۆکاری ئەوە بوو کورد و بزوتنەوە شۆڕەجێڕەکانی بەردەوام لە بیری بەرگری و شۆڕش و وەستانەوە دژی گۆڕانکاریەکان بن. لە ساڵی 1946 و بە دیاریکراوی لە 16 ئابی ئەو ساڵەدا پارتی دیموکراتی کوردستان لە یەکگرتنی هەردوو حیزبی ڕزگاری و شۆڕش بەناوی پارتی دیموکراتی کورد لە هەمان ئەو ساڵەی کە کۆماری مەهابادی تێدا ڕاگەیەندرا دروست بوو. لەبارەی دروستبوونی پارتی و ئەو کەسەی ڕۆڵی لە دروستکردنەکەیدا هەبوو ڕای جیاواز هەیە. ڕایەک دەڵێت هەمزە عەبدوڵڵا ڕۆڵی سەرەکی هەبوو لە دامەزراندنی ئەو حیزبەدا، بەڵام بنەماڵەی مستەفا بارزانی دەڵێن دامەزرێنەر و سەرۆکی ڕاستەقینەی پارتی مەلا مستەفای بارزانی خۆی بووە. هەرچەندە بەشێک لە مێژوونووسان و کەسانی نزیک لە بارزانی دەڵێن بارزانی هێندەی بڕوای بە شۆڕش و خەباتی چەکداری پێگە و ڕۆڵی عەشایری هەبووە، هێندە بڕوای بە حیزب و کاری ڕێکخراوەیی نەبووە. سەلاح ڕەشید لە کتێبی شەڕی ناوخۆدا بەڕوونی ئاماژەی بەوە داوە کە بارزانی لە چەند شوێن و بۆنەیەکدا وتوێتی من هەرگیز نە سەرۆکی ئەم حیزبە ساختەیە بووم کە زیانی بۆ ئامانجی شۆڕەجێڕەکانمان زیاتر بووە لە قازانج و نە سەرۆکیشی دەبم. لە دروستبوونی پارتی تا ئێستاش ناکۆکی هەیە و چەندین گەڕانەوەی جیاواز هەیە بە گوێرەی گەڕانەوەی حیزبی شیوعی، بیرۆکەی دروستکردنی حیزبێک بۆ ڕزگاری کوردستان دوای جەنگی جیهانی دووەم لەلایەن ئەوانەوە هاتووەتە بوون. بەڵام حیزبی دموکراتی کوردستانی ئێران کە دامەزرێنەرەکەی قازی محەممەدە پێی وایە دروستبوونی پارتی ڕێگێکی لەگەڵ حیزبی دموکرات هەیە و هەر لەو کاتەدا بەپێی لێکتێگەشتنێکی هاوبەش لەگەڵ قازیدا بارزانی حیزبەکەی دروست کردووە. لە باشووری کوردستان ڕای بەهێز ئەوەیە پارتی ڕەگی دروستبوونی بۆ ساڵی 1938 و سەردەمی حیزبی هیوا و شۆڕش دەگەڕێتەوە، بەڵام ئەوەی کە دوای چەند ساڵێک لەو مێژووە پارتی ڕاگەیەندراوە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە بارودۆخی ئەو کات گونجاو نەبووە بۆ ڕاگەیاندنی حیزب لەو بەشەی کوردستاندا. بەریتانیا و فەڕەنسا وەک دوو وڵاتی زلهێز لە سەروەختی دروستبوونی پارتیدا ڕایەکی تەواو جیاوازیان هەیە بە جۆرەی دۆکۆمنتی هەر یەک لەو دوو وڵاتە. ڕۆژی دامەزراندنی پارتی ناگەڕێتەوە بۆ 16 ئابی ساڵی 1946 بەڵکو بۆ ناوەڕاستی ساڵی 1990 دەگەڕێتەوە. دۆکۆمنتەکانی ئەو کاتی بەریتانیا بەڵگەیەکیان تێدایە کە لە ڕۆژی 8 دوانزەی ساڵی 1990 نووسراوە داوای سربەخۆیی کوردستانیان کردووە لە بەریتانیەکان. نووسراوەکە دوو کەس بەناوی منەوەر و بازرگان مۆریان کردووە و بەناوی پارتی دیموکراتی کوردەوە بۆ کۆمیسێری بەریتانیەکان نەردراوە. لە دۆکۆمنتەکانی بەریتانیەکاندا ناوی سەرکردایەتی ئەو حیزبە بە چەند ناوێک هاتووە کە بریتین لە مەمدوح سەلیم بەگ، منەوەر و بازرگان، نەجمەدین بەگ و حسێن بەگ، کە پێدەچێت ئەم پارتە بناغەیەکی سەرەکی بوو بێت بۆ دروستبوونی پارتی دیموکراتی کوردستان با سەرکردایەتی مستەفا بارزانی. پارتی لە پێناسەکەیدا حیزبێکی نەتەوەیی دیموکراتی بوو، بەڵام زۆربەی سەرکردە دامەزرێنەرەکانی مارکسی بوون وەک ساڵح حەیدەری و ئیبراهیم ئەحمەد. حیزبەکە لەو کاتەدا بەگشتی ئەزموونێکی کراوەی هەبوو، گەلێ جار وەک حیزبێکی مارکسی خۆیان پیشانەدا و زۆر جارانیش وەک حیزبێکی نەتەوەیی و جار جارەش وەک بزوتنەوەیەکی نەتەوەیی ئاینی دەبیندران. بەو پێی بەشێک لە سەرکردەکانی بەتایبەت بارزانی کەسایەتیەکی ئاینی کۆمەڵایەتیان هەبوو. لە 11 ئەیلولی ساڵی 1961دا پارتی شۆڕشی دەست پێ کرد. لەگەڵەوەی شۆڕشەکە بە یەکێک لە شۆڕشە گرنگەکانی مێژووی کورددا دەنرێت، بەڵام لەگەڵ خۆیدا دەرگای ناکۆکێکی گەورەی دوورمەوداشی کردەوە کە تا ئێستاش ئاسەوارەکانی با گۆڕەپانی سیاسی کوردستانەوە دەبیندرێت لە هەر چوار پارچەی کوردستان بەتایبەت لە گۆڕەپانی سیاسی باشووری کوردستاندا. لە دوای کۆنگرەی شەشی پارتی لە قەڵاتزێ لە ساڵی 1964 باڵی مەکتەبی سیاسی با سەرکردایەتی ئیبراهیم ئەحمەد و جەلال تاڵەبانی
لە دژی باڵی مەلا مستەفا بارزانی گوایە ڕەجعی و خێڵەکین لێک جیابوونەوە و سەرەتای مەلای و جەلالی لەو کاتەوە دروست بوو. لەو کاتەوە تا ئێستا بەردەوام ململانێ و ناکۆکی و زۆر جاریش بەریەکەوتنی چەکداری لە نێوان ئەو دوو جەمسەرەدا ڕووی داوە. ئیبراهیم ئەحمەد و جەلال تاڵەبانی توانیان حیزبێکی نوێ و شۆڕشێکی نوێ ڕابگەێنن وەک ڕکابەری سەرەکی بارزانی و پارتی لە مەیدانەکەدا دەبیندران. پارتی و بارزانی بەردەوام لە هەوڵی بچووکردنەوەی ئەو هێزە و بێبەهاکردنی هەوڵەکانی دابووە و بە قسەی بەشێک لە هاوڕێ نزیکەکانی بارزانی زۆر کات هێندە دژایەتی یەکێتی و ئیبراهیم ئەحمەد و تاڵەبانی کردووە کە کار گەیشتووەتە ئەوەی لای نێردەبیانەکان بە زمانێکی زۆر دوور لە ئەتەکێت و مۆراڵی سیاسیەوە قسە و تۆمەتی نەشیاوی شەخسی بەو سەرکردانە بڵێت کە لە حیزبەکەی جیابوو بوونەوە. ئەمە بووە هۆی درێژەکێشانی ناکۆکیەکان. شارەزایان و چاودێران پێیان وایە پارتی ئەگەرچی وەک هێزێکی دیموکرات خۆی ناساندووە بەڵام هەرگیز جێگەی ڕای جیاوازی تێدا نەبووتەوە چ وەک حیزب و چ وەک فەرمانڕەوا. دوو نمونەی دیاریش بۆ هەردوو حاڵەتەکە جێلێشکردن بە ئیبراهیم ئەحمەد و تاڵەبانی لە نێو حیزب و ڕێگری لا یوسف محەممەدی سەرۆکی پەرلەمان لە کاری فەرمانڕەواییدا دەهێننەوە. ئێستا پارتی خاوەنی زۆرترین کورسی پەرلەمانی کوردستانە و خاوەنی سەرۆکایەتی هەرێم و ئەنجومەنی وەزیرانە. بۆ هەڵبژاردننی داهاتوش بە وتەی بەرپرسانی باڵای پارتی خۆیان ئامادە کردووە بۆ زیادکردنی دەنگەکانیان. پارتی دیموکراتی کوردستان لە دوای سیوێکی ئابی ساڵی 1996ەوە لە هەردوو پارێزگای هەولێر و دوهۆک وەک زۆرینەی ڕەهاکاری سیاسی خۆی دەکات و لە سلێمانی و هەڵەبجەش کەمترین دەنگ و لایەنگری هەیە و زۆر بە ئەستەم دەتوانێت کاندیدەکانی هەڵبژاردننی بگەێنێتە پەرلەمان چ لە کوردستان یاخود لە بەغداد. حیزبەکانی تر بەردەوام سەرکۆنەی پارتی دەکەن بەوەی کاری ساختەکاری و بەکارهێنانی هێز و دەسەڵاتی فەرمی حکوومەت لە هەڵبژاردنەکاندا دەنگی زۆری نەبەدەست دەهێنێت. لە ساڵانی ڕابردوودا و لە دوای ڕاپەڕینی خەڵکی کوردستانەوە دژی ڕژێمی بەعەس بەردەوام لە نێو حیزبەکانی باشووری کوردستان کێشە و ململانێ و جیابوونەوە ڕووی داوە و لەگەڵ هەر کێشەیەکیش لە نێو هەر هێزێکی سیاسیدا دەستی تۆمەت بۆ پارتی درێژ کراوە. گوایە پارتی سەرچاوەی ئەو کێشانەیە و هێز و پێگە و دارایی خۆی تەرخان کردووە بۆ پەرتەوازەکردنی حیزبەکانی تر بۆ ئەوەی خۆی بەهێزی یەکەم بمێنێتەوە لە گۆڕەپانەکەدا.